بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراخی مێژوودا قسە لەسەر دوالیزمەی پەیوەندیەکانی نێوان دەسەڵات و ڕووناکبیر بکەین. لەناو مێژوودا پەیوەندی نێوان دەسەڵات یاخود نوخبە یاخود منەویر یاخود خوێنەوار لەگەڵ دەسەڵاتدا یاخود لەگەڵ میر و میرزادە و سوڵتانەکانە لەناو مێژووی مرۆڤایەتیدا ڕیشەیەکی قوڵی هەیە. دەپرسین ئایا وەزیفەی ڕاستەقینەی ڕووناکبیر یاخود خوێنەوار چییە؟ یاخود ئەوەی کە لە ڕابردوودا لە مێژوودا گوزەراوە لە نێوان ڕۆشنگەرێک لەگەڵ دەسەڵاتدارێکە چی بووە؟ ئایا کاریگەری ئەمانە هەبووە لەسەر دەسەڵاتدارەکان یاخود کاریگەری هەبوو لەسەر ئەوانەی کە دەست ڕۆیشت و خاوەن دەسەڵات بوون؟ ئایا جیاوازی چییە لە نێوان قەڵەمی مێژوونووسێک لەگەڵ شمشێر یاخود خەنجەر و تفەنگ و بڕنەوی جەنگاوەرێکدا؟ تا چەند قەڵەمەکان کاریگەریان بەجێهێشتووە لەسەر ڕەوتی ڕووداوەکانی مێژوو؟ ئایا ئەم کاریگەریە بۆچی بەردەوام لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا دووبارە ئەبێتەوە؟ وەزیفەی ڕاستەقینەی ڕۆشنبیر ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ دەسەڵاتە ئابێ یاخود بە هەردوو دیوەکەدا ڕۆشنبیر کاریگەری نێگەتیڤ و پۆزیتیڤیان لەسەر دەسەڵاتی سیاسی و سوڵتانەکان دروست کردووە. ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا کاروان فەتاح توێژەر لە مێژوونی و هاوچەرخی کورد و مامۆستا لە زانکۆی هەڵەبجا کاک مەریوان عەلی سەنووسەری گۆڤاری ڕۆشنگەری بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا وەزیفەی ڕۆشنگەر یا ڕووناکبیر یا خوێنەواریە ئەوەی کە قەڵەمێکی بەدەستەوە بووە لە ناو مێژووی ئێمە وەزیفە ڕاستەقینەکەی خۆی کامە بووە؟ ئایا کاریگەری بەجێهێشتووە لەسەر ڕەوتی ڕووداوەکانی مێژوو؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. تەوان گەرباز لە ڕۆشنبیر بکەین ئێمە بە مانایەکی فراوان و بە پێی ئەوەی کە لە مێژووە کاریگەری هەبوو یان نا پرسیارێکی تۆزێک گەورەیە، چونکە بە پێی سەردەمە مێژوویەکان کاریگەری نوخبە یان ئەوانەی کە خاوەن قەڵەم بوون و نووسیویانە کاریگەریان جیاوازە. هەتاوەکو ئێمە سەردەمی سەدەی 19 تێپەڕێنین ئەتوانین بڵین بە جۆرێک کاریگەریان هەبووە لەسەر ڕەوتی مێژوو ئەوانەی کە ڕۆشنبیر بوون. بەڵام دواتر پاش گۆڕانی میتۆدی نووسینەوەی مێژوو کاریگەریەکەیان بە جۆرێکی ترە بێ. لە سەرەتاوە بە دڵنیاییەوە بە تایبەتی ئەو ڕۆشنبیرانەی کە لە دەرباری دەسەڵاتە بوون کاریگەریەکی سلبیان هەبووە لەسەر وێنەکردنی ئەو واقعی کە تیای ژیاون. بە پێچەوانەوە دواتر ئەوانەی کە سوودیان لە نووسینی ئەم ڕۆشنبیرانە وەرگرتووە بۆ نووسینەوەی مێژوو ئەوانیش بە دوو لایەنە سوودیان لێ بینیوە. ئەمە بەر لە ئەوەی کە میتۆدی نوێی مێژوو نووسی بێتەکایەوە، یان بەلایەنی سلبی سوودیان لێ وەرگرتووە پێیان وا بۆ ئەوەی کە مادەم ڕۆشنبیرێکی سەر بە دەسەڵات یان سەر بە میرەکان بابەتێکی نووسیوە کەواتە ئەمە لایەنگیر و لایەندارە، یان بە پێچەوانەوە مادام ئەو بابەتە لەلایەن ڕۆشنبیرێکی سەر بە دەسەڵاتەوە نووسراوە کەواتە ئەمە بابەتێکی پڕ معلوماتەوە پڕ زانیاری و بێ هەڵەیە. ئێستا ئەگەر تەماشای نووسینەوەی مێژووی ئێستا بکەین ئەمە گۆڕانکاری گەوری بەسەرا هاتووە. لە ئێستاە تۆ بابەتەکە وەک خۆی وەرەگری، گرنگ نییە و ڕۆشنبیرە سەر بە دەسەڵاتە یاخود لە دەرەوەی دەسەڵاتە یان ڕۆشنبیری میریە با بڵێن، چونکە ئەمانە لەگەڵ سروشتی هەموو مرۆڤێکە ئاگونجەیە. ئەکرێ کەسێک قەڵەم بەدەست بێ و بەڵام سەر بە میر بێ، ئەکرێ کەسێکیش قەڵەم بەدەست بێ و نووسەر بێ لە دەرەوەی دەسەڵاتی سوڵتە با بڵێن. ئەمانە ئاساییە، چونکە لە شێوازی نووسینەوەی مێژووە ئێستاوە بەکارهێنرێکە وەک ڕەئی ئەو کەسە تەماشایەکرێ، نەک وەک وێنەیەکی تەواو. واتە گرنگ نییە ئەو سەر بە دەسەڵات بێ ئاساییە پەیوەندی نێوان نووسەر و میر هەبێت، یا ئەوەی کە لە مێژوو شەهابووە حاڵەتێکی ئاسایی بووە. بەڵێ لایەنگیری هەر بۆ خۆی لایەنگیری ئەگەر لە شێوازی نووسینەکە بیڵێن ئێستا بەشێک لەو ڕخنانەی کە لە هەندێک لە بەشێک لە ڕۆشنبیر ئەگیری ئەوەیە کە ناکرێت ڕۆشنبی سەر بە دەسەڵات بێ، ناکرێت ڕۆشنبی سەر بە میرەکان. بەڵام پێم وایە مادام ئینسانە، مادام مرۆڤە و مادام دەسەڵات پێویستی بە هەموو لینکێک هەیە بۆ ئەوەی خۆی لەناو کۆمەڵگەیە بسەلمێنێ، زۆر ئاساییە بتوانێت کۆمەڵی قەڵەم لە دەوری خۆی کۆ بکاتەوە و ڕەواج بە بیر و بۆچوونەکان و ڕەواج بە دنیابینیەکانی ئەمانەتوانیان لەناو مێژووە چی بکەن؟ ئایا ئەگەر قسە لەسەرەوە بکێ بۆ منە باسی ناپلیۆن بکرێت کە کوێی داگیر کرد و چووە وڵاتەکانی بۆ منە چووە ئیسپانیا چووە ئەڵمانیا، ئەو شوێنانەی کە داگیری کرد و توانی پەیامەکانی بۆ مە شۆڕشی فەڕەنسا بگەێنە، ئەی ڕۆشنبیر چی کرد؟ یعنی ئایا نوخبەی ڕۆشنبیر لەناو مێژووە چی کردووە؟
ئەوەی کە زیاتر جەنابیش و باسی کرد لەوانەیە ئێمە ئەگەر لە سەرەتای سەدەی هەژیانی وەی دووەمی سەدەی هەژدەیەمیش باسی کردن کە بە تایبەتی ئەمانە زیاتر کاریگەریەکانیان بۆن لە وڵاتانی خۆراواییەوە دروسە بێ و ئەوە جارێکی تر تەجاوزەکە بۆ ئەو دیوی سنوورەکان و ئەگوازێتەوە بۆ شوێنەکانی تر. مەبەستم ئەوەیە توانیان ڕووناکبیرەکان لەناو ڕەوتی ڕووداوەکانی مێژووە چی بکەن. بەشێکی گرنگی نووسینەوەی مێژووە گەرباز لە مێژوو بکەین قەڵەم بەدەستەکان نووسیبیانەتەوە. دوجار هەتاوەکو ئەو کاتێک کە میتۆدی نوێی مێژونووسی دێتەکایەوە کە تەنها گرنگی بە نووسینی ڕسمی ناو دەسەڵاتەکان نادا، بەڵێ بە دڵنیایەوە کاریگەری زۆر جەوهەری و گرنگیشان لەسەر ڕەوتی گێڕانەوەی مێژوو و تێڕوانینی ئێمە بۆ ڕابردوو بەجێهێشتووە. بەڵێ مامۆستا مەریوان ئایا ئێمە ئەکرێ هەموو کەسێکە مێژووی نووسیوەتەوە مێژوو نووسێک بێت یاخود نووسەرێک بێت یاخود کەسێک یاداشتەکانی پادشا و میر و سوڵتان و میرزادەیەکی نووسی بێتەوە ئەکرێ ناوی بنین ڕۆشنبیر و ڕۆشنگەر یاخود ئەکرێت تعریفی ئەوەش بۆ مێژووی ڕابردوو و تاوەکو ئێستش تعریفێکی جیاواز و کۆمەڵی خاصەت و تایبەتمەندی جیاوازی پێبەخشین. زۆر سپاس بەم دەرفەتە. لە پێشاوێ بزانین کە چەمکی ڕۆشنبیر بۆ خۆی چەمکێکی گوماناوی و پڕ لە کەڵکەڵەوە پڕ لە ئیشکالیەتە و چەمکێکە لە ڕاستیدا بە پێی مەراحیلەکانی مێژووی مرۆڤایەتی گۆڕانکاری بەسەر وەزیفەکەی هاتووە بەسەر ئاداکە هاتووە و ڕۆشنبیر کەسێکە کە بە ئاگانە و بە لۆژیکانە بۆ لە ڕووی عەقڵانیەوە لە ڕووداوەکان ڕوانەیەوە شتەکان ئەنووسێتەوە و بابەتەکان کەڵکەڵا ئەکا. ڕەنگە بۆ پرسیاری بەڕێز بگەڕەمەوە بە لای گرامشی کە گرامشی هەموو خوێنەوارێک بە ڕۆشنبیر ئەزانێ، بەڵام ڕۆشنبیری ڕاستەقینە لای ئەو کەسەیە کە پێداگری ئەکا لەسەر چەمکە یونیڤەرساڵەکە لەسەر چەمکە گەردوونیەکان و ئیش لەسەر فۆرمەلەکردن و تەوزیفکردن و شیکارکردنی ئەو چەمکانەکە و تەنانەت ئەگەر لە مێژووی شاشتە نووسێت لە ڕەهەندێکەوە ئەنووسێت کە جیاوازە لە ڕەهەندی گێڕانەوە ناسی، یعنی جیاوازە لەوەی کە تۆ حەدەسەکان وەکوەوەی کە هەیە بینووسی. کەواتە لەم سیاقە ئیشکالێتی ڕۆشنبیر وەکو جسمێک دەرەکەوێت کە دوای ڕووداوەکان ناکەوێت، بەڵکو لە نێو ڕووداوەکانە بە دوای ئەو سەرداوانە گەڕێکە شتەکان چۆن ڕوویان ناوە و چۆن هاتووە چۆن تەفسیرەکرێ. ئیشی ڕۆشنبیر بە پلەی یەکەم تەفسیرکردنی شتەکانە و پێداگریە لەسەر ئەو نقطانەی کە گۆڕانکاری جەوهەری لە ناو کۆمەڵگاکە دروستەکە و بۆ نمونە گەهرۆک و سەردە تاریخێکە باسی مەکیاڤلی لە کتێبەکەی کە لەسەر میر قساکە کتێبێک شاکارێکە نووسێ بۆ میر کە پێویستە میرە چۆن ئاراسی ئەمارەتەکەی کاوە چ ڕێگایەکی نیشان ئایا بۆی کە میرێکی بەهێز بێ یاخود ئیتالیا بێ بە ئیتالیایەکی یەگرتو. کەواتە بە دەرەجەی یەکەم ئیشی ڕۆشنبیر وەستانە لەسەر ئەو چەمکانەی کە پێویستی بە تەفسیرات هەیە، پێویستی بە لێگانەوەی عەقڵانی هەیە و پێویستی بە تێگەیشتن و تەعەمق هەیە لەو بوارانەیە. ئەگەر ئێمە پێناسەکانی ترەم و کۆبکەینەوە کە مێژوو نووسێک میرنامەیەکی نووسی بێ یاخود مێژووی سوڵتان و دەسەڵاتدارێکی نووسی بێ لە ڕابردووە یاخود یاداشت نووسێک یاداشتەکانی و بیرەوەریەکانی ڕۆژانەی تۆمار کرد بێ وەکو ئەو پێناسەیی تۆ ئەڵێ ئایا لە ڕوانگەی ئەمەوە ئەکرێ ئێمە ئەمانش بخێنە ناو چوارچێوەی بڵین ئەمە ڕۆشنگەرێکە کە توانیوێتی ڕووداوەکانی خۆی لە ڕێگەی خامەکەیەوە بگوازێتەوە بۆ دوای خۆیانی وەکو ڕۆشنگەری وێ ناکرێ. بڵێ تا ئەندازەیەک بڵێ وەکو ڕۆشنگەرێک یان یاخود وەکو کەسێک کە ئەرکیڤی ئەم شتانەی تەرتیب کردو لە دووتوی کتێبێکە نووسێتەوە. بەڵام ئیشکال لەما ئەوەیە ئایم کە سەر ڕۆشنبیرە بە معنای ئەوەی کە ڕۆشن فکر بێ بۆ بینینەوەی ئەو شتانەی کە هێشتا ڕووی نەیاوە بۆ تەفسیرکردنەوەی ئەو ڕووداوانەی کە کەس نازانێت چۆن ڕووداوەکانی وێناکردنەکانی و تەفسیراتەکانی لە کوێ تەویلی چۆن کردەوە. بەڵام مێژوونووس بە جۆرێک لە جۆرەکان هەرچێتە کای ئەدەبیات و ڕۆشنبیریەوە سەر بەو مەجالەیە کە مەجای نووسین و لێکۆڵینەوە پەیوەندیەکانی نێوان ئەمە و دەسەڵات حاڵەتێکی ئاسایی بووە، یعنی ئەبێ هەر ئەم پەیوەندی طبیعیە هەبێت یاخود ئەم دوانە بەبێیەک ئەکرێ بەبێیەک ئەیان کریا خود تەواوکەریەک چۆن ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ئەمان باتەوە سەر ئەو مناقەشەی کە پەیوەندی نێوان معریفە و دەسەڵات لە چ هەستێکایە و بۆ قسەکردن لەسەر پەیوەندی معریفە و دەسەڵات بە جۆرێک لە جۆرەکان پێویستمان بە گەڕانەوەیە بۆ تێکستەکانی دۆلۆز و فۆکۆ و گەلک بیرمەندیتر کە ئەمانە بە وردی لەو مەجالاییشان کردووە. بەلای فۆکۆ بۆ نمونە هیچ تێکستێک نییە، هیچ معریفەیەک نییە
سەر بە کایەکی دەسەڵاتدارێتی نەبێ و هیچ دەسەڵاتێکیش نییە پێویستی بە معریفە نەبێ یعنی بە جۆرێک ئەمانە تەواوکەری ئەو هالێن ئەو شێوە منزومە دەسەڵاتدارێتیان کە یەکتری تەکمیلەکەن کەواتە ڕۆشنبیریش لێرە هەروە گرامشی باسێکە کە ڕۆشنبیری فعال یاخود ئەکتیڤیست ئەوەیە کە کەسێکە کە ئۆرگانیانە لە ناو موسەساتەکانە ئیشەکەوە توانای تەفسیرکردنی هەیە و دەسەڵات بە جۆرێک لە هەموو کاتێکە پێویستی وەکو مەرجەیەک بەڵام پێدوانی ئەم تعریفی کە تۆ باسیەکەی یعنی لە ڕووی ئەپسمۆلۆژیوە لە ڕووی معریفیەوە هەموو قۆناغێ بۆ خۆی پێناسەی خۆی وەرگرتووە ئەگەر لە ڕابردووە یعنی لەوانەیە وەزیفەی ڕۆشنبیرێک ڕۆشنگەری و بێ کە کەس خەریکی نووسین نەبووە ڕووداوەکانی نەگواسەوە ئەوەی گواست بێتەوە بەڵام قۆناغێکی دواتر دەست پێکە کە قۆناغی یان ڕەخنەیە لێکدانەوە یان ڕاڤەیە وێناکردن ئەمەش دیسانە بێتەوە بە تعریفێکی تر یاخود ئێمە ئەکرێ ئەو تعریفەی تۆ باسیەکەین لە قۆناغێکی دیاریکراوە بۆ هەموو سەردەمێک یعنی تعمیمی بکەین بە هەموو سەردەمەکانە چۆنە هیچ پێناسەیەک نییە تعمیم کرێ بۆ هەموو سەردەمەکان وەکو یەک بێ وەک خۆشت باست کردی مامۆستاش ئاماژێکی پێیان کە هەر سەردەمە و پرسیاری خۆی هەیە و بۆ شوێن وەڵامی خۆیان ئەگەڕێ و ئەو ڕۆشنبیرەکاننەوە بیرمەندەکانن یاخۆدەوە زاننا و فەیلسوفەکانن بە شوێن ئەم پرسیارانەوە وێڵن و ئەگەڕێن و پرسیارەکان لە سەردەمێکەوە بە سەردەمێکی کە جیاوازە بۆ نمونە کەسی ئەفلااتون لە سەردەمێکە ئەڵێ من بە سێشتەوە فەخرەکەم یەکیشانەوەی کە خەڵکی ئەسینام و دووهەمیانەوەی لەم سەردەمە پێشکەوتووە ئەژیم سێمیان ڕەنگە تۆزە گونجاش دەباسی کاڵەیە کە من ژن نیم یان ئافرەت نیم ینی ئەو سەردەمەی خۆی بە پێشکەوتوترین سەردەمەزانێ ینی لە ڕووی ڕاواکردنی چەمکەکان و میتۆدەکانەوە یاخود لە ڕووی ئەو ئارتیگۆڵانەی کە پێویستی بە تەفسیراتی جیاواز هەیە بۆیە لە هەر سەردەمێکدا ڕۆشنبیر وەزیفەیەکی دیاریکراوی هەیە کە نەقدی کۆمەلگایە کە نەقدی سوڵتەیە کە پێداگریە لەسەر چەمکە یونیڤەرساڵەکان گلۆباڵەکان ینی بۆ نمونە بۆ کەسێکی وەکو من کتێبەکانی مارکسە خوێنێتەوە یاخود کتێبەکانی هیگڵە خوێنمەوە یان کتێبەکانی هەش بیربەندی لەو بیرمەندانە خوێنێتەوە چونکە بە جۆرەك لە جۆرەکان ئەمە ڕاڵەیەکی معریفی هەیە کۆی ئەم شتانە بەیەکەوە بەسێتەوەکو سیستەمێکی تێگەشتن بەڵام وەکو تۆڕی ڕەخنە لە سوڵتە ینی هەموو و هەمیشە ئەبێ وەزیفەکەی ڕەخنە لە سوڵتە بێ یاخود بەهێزکردنی پرۆژەی دەسەڵاتیش بێ بە لە ڕووی دنیابینی و وێناکردنەکانەوە هەروەها ئەو ڕوئیا تایبەتی کە نوخبەیەکەیەتی و ئەتوانرێت بۆ لەناو کۆمەلگایەکە چۆنەڵی تیۆریزە بکرێت دوو جۆر لە ڕاستیەکە ورتر قسەکەین ینی بە زمانێکی زۆر سادە قسەکەین دوو جۆر ڕۆشنبیر هەیە ئەگەر ینی لە ڕووی تەصنیفکردنی بە زۆر بە شمولی بیکەین ڕۆشنبیرێکیان کە لە ناو مؤسساتی دەوڵەتیە ئیشەکەن و ئیش لەسەر لەگەڵ دەسەڵاتە ئیشەکەن بۆ تەرویجی هەموو ئەو شتانێک کە سوڵتە ئەیکا و ڕۆشنبیرێکیان لە دەرەوەی سوڵتەیە کە نەقدی سوڵتاکەەوە ڕخنی لە سوڵتاکە بە ئامانجی باشترکردنی بامانجی باشترکردنی چەمکی ژیان دۆستی و ژیانی خەڵکەکە هەیە کەواتەوانش دوو بەرەن هەمیشەکەم هەردوو گروپەکە لەناو دەسەڵاتە ئیشەکەن وەسەر بە دەسەڵاتن بەڵام یەکێکیان نەقدی سوڵتاکە یەکیان تەرویجی سوڵتاکە یعنی یەکێکیان لەسەر نەعەدالەتیەکان ئەوەستێت و قسەکە لەسەر ئەو مەساحانە ئیشەکە کە بەرەو تەسەک بوونەوە ئەڕوانەیەکی کیشان ئەو کلێنە باریکانی کە هەیە دەسەڵات ئەگەر وەکو پراوێزێک یابێتی بە ئازادی گەورەیەکانی ینی وەزیفەکان جیاوازە بێت بەڵێ ماوەسا کاروان ئەوەی کاگمەریوان هێمای بۆ کرد ئەکرێ ئێمە ئەوە لە نێوان دووکەوانە هەمیشە بخێنەوە دوکان ناوی بنین دەربار یعنی ئایا دەربار هەمیشە هەڵگری ناوێکە ناوەڕۆکێکی ئەندازێک لاواز و بەهێزی هەیە یاخود ئەکرێکە ئەم دەربارە هەبوو حاڵەتێکی پۆزیتیڤیش و کاریگەریەکی گونجاوی هەبوو بێت لە ناو مێژووە لەسەر دەسەڵات و لەسەر گۆڕانکاری لەسەر ڕوتی ڕووداوەکانی مێژوو من پێم وایە مادام کە تۆ ڕۆشنبیرێکت ناونا کە پێ دوابێت سەر بە دەسەڵاتێکە یان دواتە سەر بە خۆی نییە خۆی منزومەی نییە ئیش لە ناو منزومەیەکەکە ئۆتۆماتیکی ناوەکەی دیارەکە مەکارێکی گەر بەو جۆرە پێناسی بکەین کارێکی سلبیە لەبەرەوەی ئەم دوجار پێم وایە ئەوانەی کە لە دەرباری دەسەڵاتە کارەکە نەگەر ڕێی منت بێ ئەوانە ئەو خۆیان نین قساکەن تەنها قەڵەمەکە و تەنها وەک کارگەیەک وایە ئیشی بەرەمهێنان و جوانکردنی ئەوەیە کە دەسەڵات ناتوانێت بەو جۆرە بیکە واتە دەربارەکە نەک دەربارەکە میرەکە خۆی یان سوڵتە بۆ خۆی ناتوانێت بەو جۆرە تەڕویجی فیکرەکانی خۆی بکات دایڕێژێتەوە بینوسێ بۆ ئەوەی کە زۆرترین کەس قناع پێ بکە بەڵام ئەم ڕۆشنبیرە دێت ئەم کاری بۆکە
ئەو کارەی ئەو ڕۆشنبیرایی کە هەرگیز سڵتە خۆی ناتوانێت. بەڵام نووسینی هەموو میرنامەیەک پێ دوایە نێگەتیڤە میر وەگوتم لە ئێستاە بۆ نووسینی تازە وەک اختصاسی من لە ئێستا من بەو چاوە تەماشای ناکەم کە ئامە نێگەتیڤە یاخود ئەمەیان پۆزتیڤە، چونکە وەک لە سەرەتا وتم مادام ئینسانە ئەکرێ لایەندار بێ لایەنگیر بێ ئێستا باوی ئەوە نەماوە سەردەمیەوە لەسەر مێژوویەکە ناوەسی لەبەرەوەی پسپۆڕی ئێوە ئیشتان لە بواری مێژووا کردوە بوونە ئێستا بۆ کاتێکە ئەبینی ئیبن الئەسیر کە لە دەرباری ئەتابەجیەکانە بۆ بە تایبەتی لە مەنتیقەی مووسڵ ناوچەکانی تر کاتێکە مێژوو ئەیوبیەکانە نووسێتەوە بە تایبەتی سەلاح الدین ئەیوبی و ڕۆڵی بە جۆرێ لە جۆرەکان لە هەندێک شوێنان نەقدیەکەوە ڕۆڵێکی نێگەتیڤە بینێ ئەڵێن ئەمە بۆ خۆی کاریگەری دەرباری ئەتابەجیەکان لەسەری هەبوو بۆ ئەوەی کە قسە لەسەر بۆ نە سەلاح الدین کە ئایا بۆ خۆی ئەمە کاریگەریی خراپ نییە ئەگەر ئەمە بە نمونەیەک وایەوەکو عینەیەک لەناو مێژووی ڕابردووە وەربگری بۆی ئەڵم بیزە بە ڕێقسەکە لەوەوەیە ئێمە ناکرێ بە بینینی ئێستا بەو جۆرێک ئێمە ئێستا بینین ئەو سەردەمەش ببینین تۆ ناکرێ پێ دوابێ مادام شتێک لە ئێستا سلبیە و ئەکرێ لەو سەردەمەش سلبی بوو بێ مادام بابەتێک لە ئێستا ئیجابی ئەکرێ لەو سەردەمەش ئیجابی بوو بێ تۆ بۆ ئەوەی لە تێڕواینەکانی نەکی بنەسیر هەر کەسایەتێکی تری هەم تاریخی ئیسلامی هەم تاریخەکانی تر تێبگەی ئەبێ بچیتەوە ناو ئەو سەردەمە و ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەی دروست کردووە لە بە درێژایە بیتەوە ئەکرێ هەموو دەربار بوونێک نەنجی و عیبەیەک بێت یاخود زۆر جار دەرباربوونیش بۆ خۆی لە قازانجی دواتر پرۆسە کۆمەڵایەتەکە شکاوەتەوە یا بە قازانجی ڕوتی ڕووداوەکانی مێژوو شکاوەتەوە لە نووسینە بۆ مێژوو نووسێک زۆر جار بۆ ناشرینکردن زیاتر ئەوە بەکاردێ بەڵێ ئێستا هەندێک ڕۆشنبیر با بڵین ڕۆشنبیر لە هەموو سەردەمێکە بۆ تەڕویجکردنی تێڕوانینی خۆی ئیش لەسەر ناشرینکردنی ئەوانی ترەکە یعنی عیبەبوون ئایا ئەمە ئەتوانین بەشتەکە بۆ خۆی بڵێن عیبەیە یاخود ئەوەی کە ڕۆشنگیرێکی تر یاخود خاوەن قەڵەمێکی تر پێڵێ عیبە اینجا ئەمە پێمان وابێ ئەو پلێ عیبەیە بۆ نمونە بوونی کەسێک لە دەربارە هەر بۆ خۆی ئەمە عیبەیە یان دژێکی بۆ دروسە بێت ئەم دژە پێی وایە کە بوون لە ناو دەربارە عیبەیە اینجا بۆ ئێمەش ئەو تێڕوانینە دروسە بێ کە بوون لە ناو دەربارە عیبە بێ بۆیە من پێم وایە باشترین شتێ بگەڕێنەوە سەر بنەماکان ئەو بنەمایانەی کە مێژووی مرۆڤایەتی لەسەری ڕۆشتۆ کۆمەڵێ بنەمای ئەخلاقیە و کۆمەڵێک بنەمای ئەخلاقی کە ئێمە توانین لە ڕێگەی ئەوەوە بە تێڕوانینی خۆمان و هەر کەسێک بە هەر ئینسانێک بە تێڕوانینی خۆی بۆی دەرکەوێت کە ئایا بوون لە دەربارە عیبێ یان عیبە نیە بۆ نمونە گەرم بوونە لە دەربارە هۆکار بێ بۆ ئەوەی کە پشگیری ستەمکار بکە پشگیری ستەمکاری بکە بەڵێ بە دڵنیاییەوە مەکارێکی سلبیە بەڵام بوون لە دەربارە بۆ خۆی شەردنی هەموو کاتێک هۆکار بێ بۆ ئەوەی کە تۆ پشگیری تەواوی هەموو ستەمکاریەک پێی هەرچەنە بۆ خۆی گرفت ئامێزە چونکە وەک لە سەرەتایەوە وتم بوونی ڕۆشنبیر لە ناو دەربارە هەمیشە وای لێگا کە نەتوانێت وەک ئەوەی کە خۆی ئێوێ بیر بکاتەوە وەک ئەوەی کە خۆی ئێوێ بنووسێ چونکە لە ناو مەنزومەیەکایە و ناتوانێت لەو مەنزومەیە دەربچێت. بەڵێ کاک مەریوان پێ دووە یعنی وەکو پێشتریش لە مامۆسان پرسی لە پرسیایی پێشووترە ینی هەموو حاڵەتێک ئەوەی کە لە مێژووە هەبوو ئەوشی ئەو بیریار و فەی لە سوفانەی تۆ ئاماژت بە هەندێکیان کرد یعنی هەموو تێکەڵبوونێک و هەموو نزیکبوونەوەک لە دەسەڵات و هەموو دەست لە پشدانیش ئەندازەیەک وە تەنانە دروستکردنی مانیفێستێک بۆ دەسەڵات تاوەکو بتوانێت کۆمەلگای پێبڕێەوە بەرێ حاڵەتێکی سروشتی و ئاساییە یاخود ئەمەش دوجار کاریگەری فکر مەزهاب کاریگەری باری سایکۆلۆژی ئەمانە بۆ خۆی جێک ئەبنە جێکەوت و لەسەر ئەو نوخبە یا لەسەر ئەو ڕۆشنبیریە لەسەر ئەو منەوەیر و خوێنەوارە بەجێ هێڵێت. لە ڕاستە پرسیارێکی زۆر بەجێە بەڵام بۆ جوابەکەی بەپێی قۆناغەکانی گەشە سندنی کۆمەلگاوە پێی قۆناغەکانی گەشە سندنی بیری مرۆڤایەتی گۆڕانکاری بەسەراتەوە دوو نمونێ بەسیط وەرگرتنێکێکیان لای ئیبن خەلدون ڕۆشنبیری جادە و کەسەیەکە لە ناو سوڵتەیە ئیش ئەکا و کەسانی دەسەڵاتدار ڕاوێژی پێەکەن و پرسیاری پێەکەن و زانیاری و معریفەکانی لێوەرەگرنەوە تەنانەت لە هەندێک شوێندا گاڵتەی بۆ ڕۆشنبیرانەی ژێت کە دەسەڵات هیچ ڕاوێژێکیان پێ ناکە یاخود هیچ پرسیارێکیان لێ ناکە بۆیە معریفە و زانیاریەکانیشی بەلای ئەوە لەوانە هیچ ئەهەمیەتێکی نەبێ بەڵام لای گرامشی بە جۆرێک لە جۆرەکان ئەمە پێچاوە نابێتەوە کە ڕۆشنبیری جادە و کەسەیە کە بە جۆرێک لە جۆرەکان
پارێزگاری لە سربەخۆی بوونی خۆی ئەکاوە ئەمە درێژە بێتەوە تا لای ئیدوار سعیدیش کە ئیسفادە لە بۆچوونەی گرامشی ئەکا و بەلای ئەوە ڕۆشنبیری جاد و چاک ئەو کەسەیە کە لە ناو دەسەڵاتانیە لە ناو مؤسسەکانی دەسەڵاتە نەتواوەتەوە و ئیش لەسەر ئەو چەمکە گردونیانە ئەکا وەکو ئازادی دادواری یەکسانی و بە جۆرێک لە جۆرەکان شیکار بە چەمکانە ئایاوە ئیشان لەسەرەکە گاتە بە پێی قۆناغەکانی بیرکردنەوەی مرۆڤایەتی یاخود قۆناغەکانی گەشەسەندنی فکری ئینسانی ئەم چەمکەش دووبارە گۆڕانکاری بەسەراتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکەیە چەمکی ڕۆشنبیر چەمکێک نییە لە دەسەڵات دابڕابێ چەمکێکە ئەگەر لە ناو دەسەڵاتیشە ئیش نەکە ئەوە هەر لە ینی بڵێن بەشێک نەبێت لە مؤسسەی سوڵتەوی لە ئەنزیمەکانی ناو سوڵتە ئەوە هەر لە ناو دەسەڵاتە ئیشەکە بە بڕوای تۆ دەسەڵاتی بێ ڕۆشنبیریا بێ ڕووناکبیریات ئەندازەیە دەسەڵاتێک کە قەڵەمی لە پشتەوە نەبێ حاڵەتێکی ئاساییە بوونی هەبێ ئەوەی لە مێژووەوە ئەوەی کە تا ئێستا شاتۆ بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو یعنی ئەکرێ دەسەڵات بەبێ قەڵەم و بەبێ ڕۆشنبیر بەڕێوە بچێت بە باوەڕی بن یعنی هیچ بە باوەڕی بن و زۆر کەسێکیش لەو مفەکرانەی کە لەو مەجای سوڵتە و معریفە یاخود سوڵتە و ڕۆشنبیرە ئیشان کردووە هیچ دەسەڵاتێک نییە لە هیچ کاتێکی دیاریکراوی دنیا پێویستی بە ڕۆشنبیر نەبوو بێ پێویستی بە مفەکیر منەزیرەکان نەبوو بێ و هیچ ڕۆشنبیرێکیش نییە شتێکی نەنووسی بێ بۆ ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر دەسەڵات بەجێنێڵێت کاتە بۆ یاڵم هەموو ڕۆشنبیرانێک کە لە ناو سوڵتا ئیشەکە لە ناو مؤسسەتانی سوڵتا ئیشەکەن دەسەڵاتە ئیشەکەن سەر بە دەسەڵاتن و بۆ دەسەڵات دەنووسن هەمان ئەو وەزیفەیە ئەبینن کە بۆ ئەو ڕۆشنبیرانەی کە لە دەڵەوەی دەسەڵاتن بەڵام ئەوەی کە لە دەرەوەی دەسەڵاتە ڕەنگە نەقدی جادی هەبێ ئەفکاری جادی هەبێ لەسەر مەسەلە ئینسانیەکان پێداگیری گەورەتر بکات و لەسەر مەسەلە ئازادی گشتەکان پێداگیری گەورەتر بکات بەڵامەوەی کە لە ناو دەسەڵاتە ڕەنگە تەرویجی ئەو شتە بکات بەڵام بە پێچەوانەشەوە زۆر جاربینی ڕوئیای ڕۆشنبیریا کۆمەڵە تێز و تیۆر کە ڕۆشنبیر بەرهەمێنە یاخۆ ڕوئیای تایبەتی بۆ دەسەڵات خوازیەیە ئەمانە دەسەڵات یعنی هەیە لە دەسەڵاتە پراکتیزەیەکەوە جێبەجەیەکە و ئەوێ لەسەر ئەو نەزمانە بڕواکە ئەو ئیشی لەسەرکەوت بۆ خۆی ئەمە بەدەنگهێنانی تێز و تیۆرەکانی ڕووناکبیری یا ڕۆشنبیری ئەوەشی کە لە مێژووی ڕابردووە هەبوو بێت نمونەمان هەبێ بۆ خۆی ئەمە حاڵەتێکی پۆزتیڤ نییە چۆن ینی ئەو کاتێک کە ڕۆشنبیرێک ئەبێتە بەشێک لە سوڵتا یاخود ئەبێتە بەشێک لە دەسەڵاتێک جاو دەسەڵاتێکی دیموکراسیان نەبێ یان دەسەڵاتێکی پۆلیسی ئەسکەرتارێتانە بێ ڕۆڵی ڕۆشنبیر لەم شوێنانەیە ڕۆڵێکی جودایە لەو ڕۆڵی کە ڕۆشنبیرێکی ئازاد بە قەڵەمێکی ئازادەوە ئەتوانێت لەسەر چەمکەکان ئیش بکات یعنی فکرەکە هەر ئەوەیە ئەو ڕۆشنبیرەی کە لە ناو مؤسساتێکی سوڵتەوی ئیش ئەکا مولتەزیمترە بە پارێزگاریکردن لەو بەها و پرینسیپانەی کە سوڵتە داهێڕشتووە بەڵام ئەو گەڵ ڕۆشنبیری کە لە دەروی دەسەڵاتە ملتزم نیە بەو قوانین و ڕێسانەی کە سوڵتان بەسەریا فەرزەکە لەناو ئەمری واقعی ئاکاری نەکرێ مشت لە چوارچەوەی خەیاڵ و کۆمەڵی وێنای یعنی وێنای چۆنەڵی خۆشببینیە ئاژی ینی لەبەرەوەی هیچی نییە لە دەسی بە ئەزای چۆنە ینی مەفهومی ڕۆشنبیر ئێمە تەمان ئێمە باسی کە ڕۆشنبیرەکەین ڕەنگە هەموو خوێندەوارێک نەچێتە چوارچەوەی ئەو مەفهومی ڕۆشنبیرەی کە ئێمە باسیەکەین بەڵام ئەو ڕۆشنبیری کە ئێمە باسیەکەین کەسێکی چالاکی بیرمەندە کە لە ڕووی عەقڵانی ئەو شتەکان شڕۆڤە ئەکا و بیرکردنەوەکەی جیاوازە لە بیرکردنەوەی عەوام و ئیش لەسەر ئەوە ئەکا کە ئەو شتانەی کە لە ناو دەسەڵاتە بەرەو ستەمەچێ بەرەو ستەمکاریەچێ بەرەو داپلۆسینەچێ بەرەو تەسکردنەوەی بوارەکانی ئازادی و دەست بە سەراگرتنی مافی گشتی و ئەماناچە ڕۆشنبیر لەسەر ئەمانە قسەی جادی هەیە بەڵێ مامۆستا کاروان ئەگەر قەرار بێ ڕۆشنبیر کاریگەری لەسەر ڕووداوەکانی مێژوو دروست کردبێ جیاوازی چییە لە نێوان شمشێر و بڕنەوە و کلاشینکۆفی جەنگاوەرێکە لەگەڵ قەڵەمی مێژوونووس و نووسەرێکە ئەوەی کە لە ڕابردووە هەبوو ئایا ئەمانە چۆن ئەم جیاوازیانە یا ئەم هەڵاوێردانە دروستەکرێت خۆی ئەگەر دیسانەوە بەو دابشکاریە بڕۆین کە باز لە دوو جۆر ڕۆشنبیر بکەین ئەوانەی کە خاوەن قەڵەم بن هەمووانەی کە لە ناو دەربار بوون هەمووانەی کە لە دەرەوەی دەربار بوون
ئەمانە بە هەردوو جۆرەکە دیسانەوە تعبیرکردنەوە و گزارشکردنەوەیەکی ترن لەو کارانەی کە شمشێرەکانیکەن واتە و کارانی کە مرۆڤەکان لە ناو مێژواییکەن چونکە بۆ خۆتە زانی ئەوانەی کە ڕۆشنبیر بوون هەم لە تاریخی ئیسلامی و هەم لە تاریخەکانی دواتریش ئەمانە کاریان چی بووە ڕۆشنبیرەکانی دەربار نووسینەوەی ڕوودا و بەسەرهاتەکانی ئەو کەسانەی کە ئەمان لە دەرباریا ژیاون بۆیە ئەم نووسینەوەی دوجار تعبیرکردنەوە تەفسیرکردنیەکی ترە بۆ کاری دەسەڵاتدارەکان بۆ نمونە هەندێک جار کوشتن و کوشتار لای هەندێک ڕۆشنبیر یاخود بانەڵێن ڕۆشنبیر چونکە ڕۆشنبیر بۆ خۆی چەمکێکی تازێ با بڵێن خوێنەوارەوانەی کە لە ناو دەربارا بوون هەندێک جار ئەم کوشتن و کوشتارە بە ئیجابی تەفسیر کراوە زۆرترین بابەتی لەسەر نووسراوە هەندێک جار هەر بۆ خۆی ئەو کوشتن و کوشتارە بەسلبی تەفسیر کراوە لای ڕۆشنبیرێکدارترە لەوەی کە بە دڵنیایەوە تەفسیرکردنێکی تری ئەو واقعەیە کە ئەوانی تاژیاوە بەڵام پێدوانی ئەمە جۆرێکە لە ڕەواییدان بە تاوانەکان لە مێژووە کە ڕویان دابێ زۆجە یاخود ئیستیبدادی ستەمکارێکە لە ناو کۆمەلگا خراپ مامەڵی کردبێ بۆ خۆی ئەمەش خەتەرێکی گەورە بووە بە دڵنیایەوە وەکو وتمان هەر پێشتریش باسمان کرد ئەمانە توانیویانە وێنەی جیلەکانی دوای خۆیان لەسەر ڕووداوەکان بگۆڕن لەسەر مێژوو بگۆڕن و ئەو وێنایەی کە تۆ زۆر جار تەنها لە دیدی ڕۆشنبیرێکی دەربارەوە دەربارەی ڕابردوو دەست دەکەوێ وێنەیەکی تەواو ئەو واقعانیە کە تێژیاوە بەڵکو وێنەی ئەو ڕۆشنبیرە یاخود ئەو خاوەن قەڵەمەیە دەربارەی ئەو ڕووداوانە بە دڵنیاییەوە تۆ کاتێک تەماشای ڕابردووەکەی بە تایبەتی ڕابردووی دوور کە تەنها شێوازی تۆمارکردن بەشێکی زۆری گەڕاوەتەوە بۆ ئەو نووسینانەی کە لە دەرباران نووسراون یاخود نووسینی دەرەوەی دەربار تۆ تەنها لەو گۆشە نیگایەوە یاخود بەو دووربینە تەنها توانی ڕابردوو ببینی و ناتوانی ڕابردوو بە تەواوی ببینی بەو جۆرەی کە لە ڕابردووە ڕوویداوە بەڵێ ئەوان وێنەیەکی تەواوی ڕابردوویان بۆ ئێمە نقل کردو بەڵام ئەو وێنەیە وەک ئەوە نەبوو کە لە ناو واقعەکە بە فعلی ڕوویدا کەواتە ئێمە بەرهەمی خراپی قەڵەمەکانمان بۆ بەجێماوە لە مێژووی ڕابردووە بۆ ئێستا وەگوتم ئەگەر تەماشای ئێستا بکەین ئەتوانین بڵێن وێنەیەک لە ڕابردوومان بۆ بەجێماوە ئەو وێنەی کە لە دەربارە کێشراوە با نەڵێن وێنەیەکی خراپیان وێنەیەکی باش بۆ جۆرە تەفسیری نەکەین چونکە لەو ئەگەر باش و قەرارەکە بۆ باش و خراپ بگەڕینەوە بێ بگەڕینەوە بۆ سەردەمەکە بۆ خۆی و هیچ ئینسانێکیش ناتوانێت لەم سەردەمەی کە ئاژی بتوانێت بە تەواوی بە تەواو بە کامل وجودی خۆیەوە بگەڕێتەوە بۆ ڕابردوو بۆی بزانێ ئایا لە ڕابردوو ئەگەر ئایا لە ڕابردووە ئەوەی کە ڕوویداوە باش بۆیان خراپ بووە بۆیە وتم ئێستا و تەفسیرکردانە نەماون لە تەماشاکردنی ڕابردوو چکە تۆ ناتوانی بە کامل وجودی خۆتەوە لە ئێستاوە بچی بۆ ڕابردوو وەک چۆن تۆ ناتوانی کەسێک لە ڕابردوو بهێنە پێشچاوی خۆت ڕۆشنبیرێک لەسەر لە ئەسینە ژیا بێت بهێنە بۆ ئێستا بژی تەماشای هەندێک تێڕوانینی ئێستای پێ بڵێ کە زانست پێشکەوتووە ئەو پێی وایە ئەو تێڕوانینانە ئەفسانەن و ئەمانە سلبیشن بەڵام ئێمە بە واقعی بینین بۆ ئێمە لەبەرەوەی ناتوانین بگەڕێنەوە بە تەواوی بۆ ڕابردوو هەڵەیە دابشکردنەکە دابەشێکین ڕێیەکان بەسەر باش و خراپە بەڵێ هەموو ئەمانەی مامۆستا هێمای بۆ کرێگەر ئێمە تەوزیفیکەین بۆ لای مێژووی کورد یعنی بۆ مێژووی ئێمەش ئەمە دروستە ڕۆشنبیرەکانی ئێمە بە تایبەتی ڕۆشنبیرەکانی ئێمە لەوانەیە لە دوای ڕووخانی میرشینەکان سەرهەڵدانی کاری نووسین و ڕۆژنامەگەری و بزوتنەوەی ڕووناکبیری سەر هەڵەیە لە سەرەتاکانی سەدەی 20ەمان ڕێکخراوە سیاسیەکان دروستە بن دوای پارتی سیاسی لە 20ەکان ساڵانی 20ەکانی سەدەی 20م بەدواوە ئەبینی گەشە ئەکەن ئایا تا چەند یعنی ئەمە بۆ ڕۆشنبیر و ڕووناکبیرەکانی ئێمەش ڕاستەوە تا چەند کاریگەرە نێگەتیڤ و ئەندازەیە کاریگەرە پۆزیتیڤەکانیشان دیارە بۆم کۆناغی ئێستا ئێمە لە ڕاستیا مێژووی ئێمەشدا بڕاو نییە لە کۆی مێژووی ئەم ناوچێ لە کۆی مێژووی جیهان و بە جۆرێک لە جۆرەکان تەسیراتی ڕۆشنبیری دەوروبەرمانی لەسەرەوە ئەم مێژوویش کە نووسراوەتەوە یاخود کە لە شەرفخانی بەدلیسی و لە هەچ کەسێک لەوانەکە ئەم مێژوانان نووسێتەوە یعنی دەرهاویشتەی ئەو واقعە بووە کە تیای بوون و دەرهاویشتەی ئەو ڕوودا و کارەسات و گۆڕانکاریانە بۆ کە لەو سەردەمانە ڕوویاوە بەڵام من ئەمێ بگەڕمەوە سەر نقطەیەکی گرنگ کە ئەویش ئەوەیە کە ڕۆڵی ڕۆشنبیر لە کۆمەلگایە چ ڕۆڵێکە بینێ و
ئەوە ڕۆشنبیر دوای ئەوامەکەویان ئەوامە بێت دوای ڕۆشنبیرکەوێ و کاریگەری ڕۆشنبیر یاخود کەسی ڕۆشنبیر چییە لەسەر سوڵتا و سوڵتەیش چ کاریگەریکی لەسەر ڕۆشنبیرەکان. ئەمە ئەو بە جۆرێکی چوارچەوەی ئەو پرسیاری بەڕێزت کە مێژووی ئێمەش دابڕاو نییە لە مێژووی ئەم ناوچەیە کە نووسراوەتەوە، بەڵام ڕۆڵی ڕۆشنبیر لە نووسینەوەی مێژووەکاندا فەرقی هەیە لەگەڵ ئەو کەسانەی کە لە دەرەوەی سوڵتە بوون. یعنی ئەگەر ورتر قسەکەین ئەوەیە کە ڕۆشنبیر لە کاتێکدا کە لە ناو سوڵتایە بووە و سەردی تاریخی ئەو سوڵتەیە کردووە، ڕەنگە بە زمانێک و بە نەفەسێک ئەو تاریخی نووسی بێتەوە کە هاوتا بوو بێ لەگەڵ ممارەسەکردنی دەسەڵاتدارەکان خۆیانە. ینی ڕەنگە ڕەوایەتی بەخشی بێ بە هەندێک ئیشی زۆر ناڕەوە، ڕەنگە هەندێک کوشتن و قەتڵ و عامی وەکو فکری ئازادی بەخشی بڵێن قەڵەم و زمانی ڕۆشنبیرەکانش ڕۆڵیان هەبووە لە خۆشکردنی ئاگرەکان و هەروەها زیاتر برەودان بە ململانێ و بەریەکەوتنەکان. بەشێکی زۆری ئەو ململانە ڕەنگە ڕەکیزەیەکی فکری هەبوو بێ، ڕەنگە ڕەکیزەیەکی جیاوازی ئاڕایی هەبوو بێ. تۆواز لێەوە بێنە کە شوێنێک هەیە داگیر کراوە، داگیرکرا و داگیرکار هەبوو لە نێوان نەتەوە و زمان و ئاینە جیاوازەکانە. ئەمە ڕەنگە وەکو شەڕی حەق سیر کرابێت لە نێوان ئەو داگیرکار و داگیرکراوەکاندا، بەڵام لە ناو یەک نەتەوەیە، لە ناو یەک پێک هاتە، لە ناو یەک مجتەمەعە کە بیری جیاوازیەتەکایەوە، کە بیر و بۆچوونی جیاوازیەتەکایەوە و کە ململانە کۆنفلێک کرد لە نێوان ئەم بیر و بۆچوونانە ڕوئەیە، بەشێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ناداتیەک هەیە لە ناو کۆمەڵگاکە، سەرکوتکردن هەیە و زەوتکردنی ماف هەیە. بەشێک لە ڕۆشنبیران ئەوانەی کە لەگەڵ دەسەڵاتە ئیشەکەن و بەشێک بوونەتە بەشێک لە مەنزومەی دەسەڵات ڕەوایەتیە بەخشن بەو کارانەی کە دەسەڵاتێکە، کە ئەگەر کارێکی نائینسانیانە و داد و بەروەرانەیش بوو بێ، بەڵام ئەوەی کە لە دەرەوەی دەسەڵاتە ئیش لەسەر ئەوەکە کە نەقدی دەسەڵاتکە، نەقدی مجتەماعەکە. خوێندنەوەیشی کۆمەڵناسیانە بکرێ بۆ ئەوە یعنی هۆکاری باری سایکۆلۆژی و ئەو ویستە دەرونیانە چین کە ڕۆشنبیرانێکان حەزەکەن هەمیشە ڕەوایەتی بە شێوازی ممارەسەکردنی دەسەڵاتی سیاسی بدەن، بە تایبەتی ئەو دەسەڵاتانەی ناو مێژوو کە باسی سەرکوتکاری کۆمەلگا ئەکەن بە شێوەیەکی گشتیوە دەسەڵاتەکانی تەناوی لە ناوچەکانی خۆشمانە بۆچکە کورد ئەوەندە دەسەڵاتی نەبووە مەگەر ئەوەی کە شێوازێکی نافەرمیان نیمچە ڕێبەری لە دوای ساڵینەوە یەک و ئێمە باسی خۆمان بکەین بەو شێو ممارەسەیەکی ئەو توی نەکرۆ. بەڵام ئەکرێگە خوێنەوەی کۆمەڵناسیانە بکرێ هۆکاری ئەم نزیک بوونەوەیە چییە بۆ یعنی ڕۆشنبیر ئەوێ لە دەسەڵاتەوە نزیک بێتەوە. لە ڕاستەیە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکان ئەوەیە کە ئەم کەسە بەشێکە لە سوڵتە و بەشێکە لە مؤسساتی ناو سوڵتە خۆی و تەمسیلی ئەو گوتارە ئەکا کە سوڵتە ئیشی لەسەرەکە، واتە خطابی سوڵتە بەشێک لە تەفسیرکردنی خطابی سوڵتە بۆ دەرەوەی خۆی کە مجتەماع ئەم ڕۆشنبیرانەوە کەسەر بە سوڵتە بوو تعریفی ڕۆشنبیرەی گرێتەوە. بەڵێ بەشێکە لە ڕۆشنبیر، چونکە دوجار ئەوش لەسەر و چەمکانە ئیشەکە کە ڕۆشنبیرێک نەغتیەکە. یعنی بۆ نمونە لە لای دەسەڵات ئەم کردەی سین کردەیەکی ڕەوایە و مەساقفینی ناوسوڵتا یەن ئیش لەسەرواکەن کە چۆن ئەمە ڕەوایەتی بێبەخشن و چۆن تەرویجی بۆ دروستکەن ینی لە ناو خەڵکە مبەڕیراتی بۆ دۆزنەوە کە ئەم کردەی کە دەسەڵاتێکا کردەیەکی دادپەروەرانەیە یاخود داعمیکردنی گەشەسەندنی کۆمەلگایە، بەڵام ڕۆشنبیرێکی ئازاد کە هیچ مقەید نییە بە هیچ ڕوکنێک لە ڕوکنەکان لە سوڵتەوە یا نەقدی ئەماکە، نەقدی ئەم ئەفکارانە ئەکە، یعنی ڕۆشنبیری ئازاد کە ئەتوانێت بە ئازادانە بنووسێت لەو چوارچەوە مؤسساتی بێتە دەرەوە کە سەر بە چوارچەوەیەکی مؤسساتی بێ ئیش لەسەرەوەکە کە ئازادانە بیرکاتەوە، ئازادانە نەقدی مجتەماعەکە، نەقدی سوڵتە بکە. ئەمانەیش لە کاتێککە ئازادانە ئەتوانێت ئیشکە دوجار خۆی بە پەلە نەگاتە ئەحکامێک، نەگاتە بڕواایەکە بڕواایەکی پێشینەی ئەخلاقیانەدا ڕژێ حکمێکی پێشی نەبات. یعنی کەواتە ڕۆشنبیر ئیش لەسەر نەقدەکە، ئیش لەسەر تەفسیرکردنی چەمکەکانەکە، نەک لەسەر ئەوەی ئەحکامەکان. هەموو کاتێک ئیشکردن لەسەر نەقد یعنی بە بەردەوامی ئەکری یاخود ئەمەش قۆناغێکی و بە پایانەگا و دواتر نەقد کۆتایی پێدە و مەرحەلەیەکتر دەست پێیەکە. نقدی مجتمع نقدی سوڵتا بەردەوام نەخێن بە بەردەوام لە نێوان ڕۆشنبیرەکانە ڕستێک
پەیوەندی ڕەخنەگرانی تونند تۆڵ لە نێوانیانە هەیە کە نەقدی ئەفکاری یەکتریان کردووە، نەقدی ممارەسە کۆمەڵایەتەکانیان کردو، نەقدی تیورە ئەخلاقیەکانیان کردو، نەقدی تیورە ئاینیەکانیان کردووە. بەڵێ ماوەسە کاروان دووبارەیە کەمەوە، یعنی ئەمە هەر بۆ مێژووی کوردیش دروستە، یعنی ئایا ڕۆشنبیر و قەڵەمەکان تا چەند جێکەوت و کاریگەریان لەسەر ململانیەکان و بەریەکەوتنەکان بەجێ هێشتووە لە ناو مێژووی سیاسی کووردا، گەرچی جاری وایە میرێک بەسەر گردێکەوە دەسەڵاتی میرنشینێکی بەڕێوە بردبێ هەتاوەکو دەسەڵاتێکی فراوانیا پێکێنانی حکوومەتێک یاخود کۆمارێک یاخود دەسەڵاتێک بە ناوی حکوومەتی هەرێمەوە بوو بێ. ئەگەر تەماشای مێژووی زۆر نزیکی خۆمان بکەین، مێژووی هاوچەرخی کورد بۆ منە بڵین، بە تایبەتی لە پاش لە باشووری کوردستان بە دڵنیاییەوە بەشێک لە خوێنەوار و بەشێک لە با بڵێن بەشێک لە ڕۆشنبیر کاریگەریەکی زۆر گرنگیان هەبووە لەسەر تووتکردنەوەی ململانەکان لە نێوان لایەنە جیاوازە سیاسیەکان، بۆ نمونە کە ئەمە هەندێک پێی وایە کە ناکرێ ئەرکی ڕۆشنبیر ئەوە بێ، بەڵام ئەوە بابەتێکی ترە. بەڵام بە دڵنیاییەوە ئێمە چەند نمونەیەکمان هەیە، نمونەی شەڕی ناو خۆمان هەیە لە کوردستان. ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو ڕۆژنامانەی کە لە دوای 94ەوە دەرچوون هەتاوەکو 98 تقریبەن هەتاوەکو ئێستاش ئێمە کۆمەڵی قەڵەمە بینین، قەڵەمی زۆرە بین کە ئیشیان کردووە و تەڕویجی لایەنێکیان کردووە لە دژی لایەنێکی تر. تقریبەنەوە پیانەوت و قەڵەمەکانی شەڕی ناوخۆ بە دڵنیایەوە کۆمەڵی قەڵەم بوون لەو سەردەما. هەندێک جار ڕۆشنبیریشی تێپەڕان، هەندێک کاریگەریان بوو مامۆستا بەتاکیت، هەندێک جار ڕۆشنبیریشی تێپەڕان کەسایەتی گەورە هەندێک جارە کەوتنە ئەو هەڵانەوە کە توانیان لە ڕۆژبوون مەشاعری گەورە هەندێک جارە کەوتنەوە ئەو مووقیفەوە با نەڵێن ئەو هەڵەیەوە کە تەڕویجی لایەنێک بکەن لە دژی لایەنێکی تر. ئەمە زۆر جار بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەگەڕێتەوە هەندێک جار دەسەڵات بۆ خۆی ئەمانە بەکارێنێ و هەندێک جار وەکو بەڕێز باسی کرد کە بۆ خۆیان ڕۆشنبیرەکان بەشێکن لەو ساگەرە و قەڵەمانەی تۆ باسی کردەوە و قەڵەمانە ڕخنەیان بکردایە، یعنی مەرحەلەی دوای شەڕیان بە قۆناغێکی جیاوازترە گەیاند. ئەزانی چۆن وەک پێشتریش باسم کرد، تۆ ناتوانانی ڕۆشنبیر لە قۆناغەکەی داببڕی، یعنی ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە پێویستە ئەوانەی کە ڕخناگرن لە ڕۆشنبیر لە ڕۆشنبیری سەردەمەیەکە بێ ئاگیان لەم بابەتە منهەجیە بێت. تۆ ناتوانانی ئەو ڕۆشنبیرە لەو سەردەمەی خۆی دابڕی. تۆ مادام تۆ ئێمە بۆ منە ئێمە حاڵەتی شەڕی جەنگی ناو خۆمان تێپەڕانەوە لە کوردستانە پێمان وا بێت کە مادام لە ئێستاە ئەوە بابەتێکی سلبی بەوە کەواتە پێویست بوو هەموو ڕۆشنبیرەکان و هەموو قەڵەمەکانی هەردوو لە هەموو لایەنە ئەوانەی کە لە جەنگا بوون هەمویان بۆ ئاراستەیە بۆیە کەوا پێویستە جەنگ بوەستێت و پێویستە خوێن نەڕژێ. تۆ ناتوانانی ئەم داواکاریە لە ڕۆشنبیرەکانی و سەردەمە بکەی. طبعاً ئێمە لێرە کەوانەیە بکەینەوە بۆ ئەوەی کە ناکرێت ئەو چەمکە گەردونیانە بخێنە ناو ئەم مەسەلەیە بۆن وەکو چەمکی مرۆڤایەتی، چەمکی ئینسانی و چەمکی ئازادی و چەمکی دادپەروەری و ئەوانە، چونکە ڕۆشنبیر داهێنەری ئەم چەمکانە نییە و ئیشی ڕۆشنبیر وەک فەیلسوف نییە کەوا خۆی بۆ خۆی خاوەنی مەنزومەیەک بێت و بنەمای کارەکانی لەسەر ئەو چەمکە گەورانە داڕشت بێ، بەڵکو ڕۆشنبیرەکە زیاتر تەڕویج بەو فکرەیەدا سوڵتەیەتی کە ئەم دەسەڵاتی بووە. بۆیە من پێم وایە ئەوە ینی پرسیارێکی هەڵەیە بۆن لە ڕۆشنبیرەکانی و سەردەمەکە ناچەندە پرسیارێکی ئەخلاقیە دۆجار تۆ لیان بکەی بۆچی ئەوە لەو سەردەما ڕەواجتان بە جەنگی ناوخۆدا بە کوشتنی ئینساندا، بەڵام ئەگە بچیتەوە سەردەمەکە بڕۆیتەوە ناو سەردەمەکە لەوانەیە بە جۆرێکی تر ئەو پرسیاری لێ بکەیت، چکە لە سەردەمەکە پێی وا بۆ کە شتێک هەیە حەقا و شتێک هەیە ناحەقا. ئەمە بۆ سەردەمەکە بۆ خۆی ئەگونجێ، بەڵام بۆ ئێستا کە سەردەمەکە تێپەڕیوە گرفتی مێژوو هەمیشە ئەلەوایە کە تۆ سەردەمەکە تێپەڕی هەندێک پرسیار هەیە ئێستاە. بەڵام ماوەسا ئەگەر ئەکری ینی ئێمە ئەگەر قۆناغەکە دابشکەین بۆنە بڵین ڕۆشنبیر ئەکرێ بێتە هۆی یعنی بەرهەمهێنانی شێوازێک لە ئینسان دۆستی و مەرگ دۆستی، ژعنی کاریگەریان لەسەر ئەم دوو تێگەیە هەن نەبووە ڕۆشنبیرەکان. هەندێک جار دەزانی چۆنە تۆ نازانی ڕۆشنبیر تەڕویج چۆن تەڕویج بەلایەنێکەدا. بۆ نمونە هەندێک کە تێڕوانینەوەیە بۆ ئاڵێت کە ئەو کاتێککە ئەمریکەکان جەنگیان لە دژی تیرۆ ڕاگەیاند، هەندێک لە تەنانە لە کوردستانیش باسی وایانە کە شەڕ لە پێناو کۆتایی هێنان بە شەڕ، واتە مرۆڤ کوشتن بۆ کۆتایی هێنان بە مرۆڤ کوشتن، کەواتە ئەو ڕۆشنبیرە دێت هۆکار و بەڵگەیەکی زۆرە هێنێتەوە بۆ ڕەواجدان بۆ تێڕوانینەی کە هەیەی. وەگوتم ئەمە ئەبێ بیخینە دەرەوە لە چەمکە گەردونیەکان ئەوانەی کە دەربارەی عەدالەت و
ئینسانیەت و مافی مرۆڤ ئەو شتانەیە. بەڵام مامۆستا تاقی بدا بوو من یەک ملاحەزەم هەبوو ئەگەر هین بێت یەکێکیانەوەی کە ئەو کەسانەی کە لە شەڕی ناوخۆی ئەو ڕۆشنبیرانەی کە پیانەوە قەڵەمەکانی شەڕی ناوخۆ لە ڕاستی ئەوانە بۆ ئیشی بۆ حیزب ئیشانەکەەوە بۆ ئەو سوڵتەی ئیشانەکە کە لەو بقع جیاوازانە هەبوو یعنی بۆ نمونە گرتنی شاخی سەفین و کوشتنی دنیا پێشمەرگە لەو شوێنە بە جەنگی حەقیان ناوە بردووە خو سەربڕینی دنیا پێشمەرگە لە ناو ئاوای خێڵی حەمە بە جەنگی حەقیان ناوە برد ینی بەڵام ڕۆشنبیری جادیش هەبوو کە لە دەرەوەی ئەم مؤسسەتانە بوون لە دەروی ئەم ڕۆشنبیر هەبوو تەرویج بەوانش بدات بەڵێ بە تەکیتی و جەریدە و ڕۆژنامە و گۆڤارەکانی و سەردەمانە هەمی دەلالەتن دلیلی لەسەر شتانە بەڵام ڕۆشنبیری جادیش هەبووە کە بە یەک چاو بە یەک مەسافە لە هەموو ئەحزاب و دۆسەڵات و مؤسساتەکانەوە دوور بووە و نەقدی جادی گرتەوە ئیشی جادیان لەسەرکردەوە و گروپی ڕاهەندەکان کە ئیشان لەسەرکردەوە مەلەفی تایبەتیانە بوو لە گۆڤاری ڕاهەندا لەسەر شەڕی ناوخۆ. مامۆستا چەند تۆ تاقی بوو بەڵام پێت وانە یعنی ئەو قەڵەمانە هەتاوەکو ئەم لەحزەیەش لە ناو حرەکەی سیاسی ئێمە لە جوڵان و قەڵەمەکانە گێڕن بەم لاولا بەدڵنیایە وجودی هەیە چونکە ئەگەر بینەوە سەر بیدایەتی بەرنامەکە هیچ دەسەڵاتێک نییە بەبێ معریفە و بێبێ ڕۆشنبیر بتوانێت بەردەوامی بە گودارەکەی بە. حاڵەتێکی تر هەیە لەسەرەوەی کە ڕۆلی ڕۆشنبیر لە تەفسیرکردنی چەمکەکانە چ ڕۆڵێکی گرنگی هەیە. ئەگەر بینەوە سەر کتێبەکەی ئەدۆرنەوە هۆرکامەر کە لەسەر دیالکتیکی ڕۆشنگەری نووسیانە لە بیدایەتی کتێبەکان نەقدی تیوری عەقلانیەکە بۆ نمونە ئەڵێت تەقاندنەوەی بۆمبێک بۆ کوشتنی سەدان هەزار کەس لە پێناو ڕاگررتنی شەڕێکی گەورەدا ئەمە کارەساتێکی عەقلانی و کارەساتێکی ئەخلاقیە کەواتە ڕۆشنبیر کە نەقدی مەواقیفە سیاسیەکانەکە کە نەقدی حاڵەتە سیاسیەکانەکە ئیشی بەوە نییە ئەمە سەر بە چکایەکە یاخود نەقدی چ مؤسسەیەکەکە ئیشی لەسەر ئەو چەمکە گەردونیانەیە کە پێشەی لیمافەکانی ئینسانەکە. بە بڕوای تۆ کە ئێستا ئێمە لە کوردستان لە قۆناغەکەین هێزە سیاسیەکان ئەندازەیەک لە بارێکی ناجێگیرە پەیوەندیەکانیان حاڵەتێکی نانۆرماڵ و نەهاوسەنگی هەیە ڕۆڵی ڕۆشنبیرەکان چییە؟ ئەمە بەدیوێکی تررا پێدوانیە بۆ خۆی ڕۆشنبیرەکانیش بوون بە بەشێک لەو مەنزومەیە و بوونەتە بەشێ لەو ململانەیە کە قوڵ کراوەتەوە. لە پێشتا ئەگەر بێنە سەر ڕۆشنبیرەی کە لەناو هەندێک ئەحزابە ئیشەکەن بەداخەوە بۆ نمونە ئیش لەسەرەوەکە کە داخستنی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکان و دەرکردنی سەرۆکی پەرلەمان کارێکی عەقلانی و کارێکی ئەخلاقی بۆ کردووە ناواز لەم ڕۆشنبیرانە بێنە کە ئەمانە لە ڕاستیە هیچ موقعێکی سەقافیان نیە لە کە سەقافێک گشتێکە بەڵام ئەو ڕۆشنبیرانەی کە سەر بەم مؤسسەتانە نین سەر بەم دامەزراوە حیزبی و حکومی و سوڵتەویانە نین کە لە مەنتیقایە ئەبێ بە توندی نەقدی ئەم موقیفانە بکەن ئەبێ بە توندی ڕەخنەی ئەم موقیفە سیاسی دەوریان ئایا تۆ باسی داخستنی پەرلەمانت کرد ئایا ڕۆشنبیر دەوری هەیە لە پەرلەمان بۆ نوێ هێزێک دایەخات ئایا ئەکرێ ئێمە ڕۆشنبیریش تۆمەتبارکەین بخێنە پاڵی هێزێکەوە ڕۆڵی ڕۆشنبیر لە ڕاستیە ڕۆڵێکی شۆڕژگەڕانە نییە ینی پێش خەڵکەکە بکەوێت و دەستباتە چەک و ئیشەکان کە بەڵام دوجار ڕۆڵی ڕۆشنبیر زمانی و قەڵەمەکەی بەڵێ ڕۆڵی ڕۆشنبیر ڕۆڵێکی ڕەخنەگرانەیە ڕۆڵێکە ئیش لەسەر ئەو کەلێنە گەوراناکە کە لە ناو مجتەمەع دروستە بێ لەسەر ئەو نادەت پەروەریاناکە کە هەیە لەسەر ئەو ستەمکاریاناکە کە هەیە لەسەر ئەو ئیش لەسەرەوەکە کە چۆن دیاردەیەکی ناتەندروست بەڕێگاوێت چۆن سیاست لە وڵاتی ئێمە بەرەو ئیستدابێت هەنگاوانێ یعنی ئیشی ڕۆشنبیر ئەوەیە کە ینی هەر بوشەکە خۆی بۆ ڕۆشنکردنەوەی فکری خەڵکێ لەو کارەسەدانی کە بەڕێگاوەیە. بەڵێ مامۆستا کاروان هەروکو لە کاگمەریوانم پرسی ئەو دۆخەی ئێستا هەیە ڕۆشنبیر چ گوناهوەک و تاوانێکیە کە هێزی سیاسی ململانێ بکە ینی ئەکرێ ئێمە ڕۆشنبیریش تۆمەتبارکەین بوون بە بەشێک لە ململانەکان و خۆشکردنی ناکۆچەکان و ئاگری نێوان هێزە سیاسیەکان هەڵگیرسێنن وە گوتم باش بۆ نەڵین تۆمەتبارکردن بەڵکو دنیابینی ئەو جۆرەیە لە ڕۆشنبیر کە هەم سوڵتەویە هەم لە دژی سوڵتەیە بەڵام لێرە یەک تێبینی بچووک بڵێم ئەگەر بانەڵێن ڕۆشنبیر ئەگەر نووسەرێکی گەورە لە سەردەمێکە کە ئیش لەسەر چەمکە گردونیەکانەکە کە ئیش لەسەر جەوهەری بابەتەکانەکە ئەوە هەمیشە تێڕوانینەکانی بەلای تێڕوانینی مرۆڤ دۆستی هاڕواوە تێڕوانینی بەلای تێڕوانی عەدالەت و دادگەری هاڕوا ئەمانە ڕۆشنبیر نییە ئەوانە چینی ڕۆشنبیر تێپەڕێنە نەتوانین بە فەیلسوف ناویان بەرین چکە من پێم وایە هەمیشە بێ جیاوازێکی گەورە بکەین لە نێوان ڕۆشنبیر و فەیلسوفە
هەمیشە ڕۆشنبیر بۆ خۆی سەر بە منزومەیەەکە سەر بە دامەزراوەیەکە سەر بە هێزێک ئەکرێ فەیلسوف کۆمەڵێک ڕۆشنبیری هەبێ بەڵام ناکرێ ئەوە بەرنامەکەمان بەرەو کۆتایەکی ڕۆشنبیر خوێنەوار منەویر منەزیر جای وایەوتی کرێ بڵێ تیۆریست تیۆر بەرهەمێنێ ئەی بۆ خۆی ئەمانە هەمویان وەزیفەکانیان چوونیەک نییە نەخێر ڕۆشنبیرەوەی کە ئێمە و باسیەکەین لەم بەرنمەیە وەزیفەکەیمان ڕوون کردەوە کە کۆمەڵێک وەزیفەی تایبەتیە بەڵام وەکەوەی کە ئەمەویست بیڵێم ڕۆشنبیر هەر بۆ خۆی ئەتوانی بڵێن لە ناوەکە ناوی لە زمانی کوردیان ناوێکی جوانیان بۆ داناوە ئەوەیە کە ئیشی ئەو نییە فکر بەرهەم بێنێ و هیچ ڕۆشنبیرێک ناتوانێت فکر بەرهەم بێنێ بەڵکو ئیش ئەوەیە بیر ڕۆش نکاتەوە ینی فکرێک بە دڵنیاییەوە معریفەیەک ڕۆش نکاتەوە تر ئەم معریفەیە ئایا معریفەیەکە بەلای منەوەیان بەلای کەسێکی ترەوە معریفەیەکی ئیجابیان سلبی ئەویان بابەتێکی ترە هەندێک جار ئیشی ئەو ڕۆشنبیرە لە ناو دەسەڵاتایە لە ناو دەسەڵاتە ئیشی ئەو چییە خۆ ئەو ناتوانێت لە ناو دەسەڵاتە تیۆری گەورە بەرەم بێنە بێتە فەیلسوف هەرگیز ڕۆشنبیرێک کەسێک لە ناو دەسەڵاتە کە سەر بە دەسەڵات بێبان بۆ نمونەڵێ ناتوانێت بێتە فەیلسوف بەڵام ئەکرێ ڕۆشنبیرێکی باش بێت باش بۆ مانایی کە بتوانێت بە تەواوی ڕەواج بە ئەمەی کە تۆ باسەکەی دەسەڵاتی کوردستانی ئێمە دەورێکی پۆزتیڤیان گێڕاوەمانە ئەوانەی کە نەخێر بەداخەوە ململانی سیاسی لە کوردستانە حاڵەتێکی زۆر فەوزاوی دروست کردووە لە کوردستان ێستا تەگەر تەماشای حاڵەتی ڕۆشنبیری بکەین لە کوردستانە بەدەر لە چەند قەڵەمێکی گەورە نەبێت کە توانمانە ڕۆشنبیری تێپەڕێنن خەریکە توانین پێیان بڵین بانەڵی فەیلسوف ڕووناکبیری گەورەمان هەیە بەدەر لەوانە بەڵام ئەوەی کە پێوترێ حاڵەتی ڕۆشنبیری بەداخەوە کەوتونەتە ناو واقعێکی زۆر تاڵەوە بۆ نمونە ئەو ماوەی کەوا لە کوردستانە سەردەمێکی دوو ئیدارەی هەبوو لە کوردستان ڕۆشنبیر گرفتی گەورەی بۆ دروستە بوو پێویستە تۆ یان بە هەر جۆرێک قسە بکردایە بە هەر جۆرێک نووسین هەبوایە حکمی گشتیان بەسەر ئەم ڕۆشنبیرانادا یان ڕۆشنبیری سەر بە ئەم لای یان ڕۆشنبیری سەر بە بەلاکەی ترە ئەمە میشە گرفتی بۆ کۆمەڵێک ڕۆشنبیر دروست کردووە کە نەیانتوانیوە هەرچەنە لە دەرەوەی دەسەڵاتیش بە نەیانتوانیوە ئەو تێڕوانەی کە باوەڕیان پێی هەیە بە تەواوی بیگەن بۆ نمونە ئەگەر ڕخنەیەکیان لە دەسەڵاتێک گرتبێ لە دەسەڵاتێکیان گرتبێ ناچار بوون ڕخنە لە دەسەڵاتەکەی تریش بگرن بۆ ئەوەی ئەو تۆمەتیان پێ نەبەخشرێتەوە کە سەر بەم دەسەڵاتن یان سەر بە دەسەڵاتەکەی ترن بۆیە ئاڵێم هەمیشە گرفت ڕۆشنبیر بە تایبەتی لەم فەوزایی کە لە کوردستان هەیە گرفتی گەورەی هەیە یەکێک لە گرفتەکانی ئەوەیە کە باسمان کرد بەڵێ من ماوەی بەرنامەکەم تەواوە بێ بە کورتی دوا قسەش بکەی بە دوا دەرفەتیش بم بە کاگمەریوان دوا قساوەیە کە من پێم وایە ئێمە زەڕورە کە ڕۆشنبیر و ئەو کارێک کە هەیەی جیای بکەینەوە لە ڕووناکبیری گەورە و هەمیشە ڕووناکبیرە گەورەکان و فەیلسوفەکان ئەمانە خاوەنی بیرەکانن بۆ خۆیان ئەوان منزومە قوتابخانەیان هەیە جیاوازن لە ڕۆشنبیر تەنها ئیشی ئەوەیە کە ڕەواج بە تێڕوانینێک بە سوڵتەیەک بە دەسەڵاتێک ئەداوە و پێم وانێ بتوانێت پێناسەی تریش هەڵبگرێ بەدەر لە هەندێک بەڵام زیاتر ئێمە و چەمکەی کە گرنگە بۆ ئێمە پەیوەندیەکانی نێوان ڕۆشنبیر یان ڕووناکبیر و دەسەڵات لە مێژوودا و تاوەکو بم قۆناغی ئێستش گەشتووە بەتاکیت پەیوەندێکی دوولایەنیان هەیە هەمووک لە سەرتاوە باسمان کردکەوە ئێمە چینێک لە ڕۆشنبیرمانەیە کە هەمیشە دش بە دەسەڵات بوون و چینێکی لە ڕۆشنبیر هەیە کە لە ناو دەسەڵاتە ڕۆژیان بە تێڕۆین بەڵێ کاگە مەریوانکو دوا پرسیا بۆ بەڕێز ئایا پەیوەندیەکانی نێوان ڕۆشنبیر و دەسەڵات یان ڕووناکبیر و دەسەڵات لە کوردستانە پەیوەندێکی ئاسایە لەم حاڵەتی ئێستادا کە ئەزمونیەکەین بەو شێوەیە ئاساییە کە هەندێک ڕۆشنبیری جان هەیە زۆر بە جددیانە لەسەر چەمکی دەسەڵات قساکەن لە کوردستانە زۆر بە جددی ئەزانن کە ئاراسی دەسەڵاتدارەتی لە هەرێمە بەرەوکوێ ئەچێت و هەموو ئەو کەلێنە گەورانیان ئاشکرا کردووە تەفسیریان پێیاوە و لە ڕاستیشدا لە ناو دەسەڵاتیژا زۆر قەڵەمی ڕۆشنبیرانە هەیە کە بە ئینسافەوە ئیشەکەن بەشتی ناحەق ئەڵەن ناحەق بەشتی حەقیش ئەڵەن حەق کەواتە ئیشی ڕۆشنبیر کە ڕۆشنکردنەوەی ئەو فەزایە ئەو ڤاکیومەیە کە بەسەر کۆمەلگاوەیە ئەو ئیشەکەی وازەحە کە ئیشکردن لەسەر تەفسیرکردنی ئەو گۆڕانکاریانی کە لە ناو کۆمەلگاکە ئەڕوە ئەو ترسناکیانەی کە لەسەر بافە گشتیەکانە هەیە بڵێ من ماوەی بەرنامەکەم تەواو بووە سوپاس بۆ بەڕێسان سوپاس بۆ مەریوان عەلی سەنووسەری گۆڤایی ڕۆشنگەری سوپاس بۆ مامۆستا کاروان فەتاح توێژەر لە مێژوونیەوە هاوچەرخی کرد و مامۆستای زانکۆ لە زانکۆی هەڵەبجە سپاس بۆ ئەوەدەبوونتان دووبارە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەت بە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە و مێرەبانتان دەست پێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن